باسەوە دەکەین کە گەلی کورد بە هۆکاری بوونی بە هۆکاری هەوڵدان بۆ سربەخۆی بوونی خۆی چەندین نەهامەتی بینیوە. یەکێک لەوانە بێسەر و شوێنبوونی چەندین هاوڵاتیە لە تاوانەکانی ئەنفال لە جینۆسایت و چەندین هۆکاری دیکە لە شەڕی داعش کە کاریگەری لەسەر ونبوونی چەندین هاوڵاتی هەبووە. لەم تۆرەدا دەپرسین چارەنووسی ونبوانی جینۆساید و کارەساتەکانی کا بەسەر هەرێمی کوردستان هاتووە بەرەو کوێ دەڕوات بە کێ دەوترێ ونبوو لا یاساکانی عێراق و هەرێمی کوردستاندا چۆن مامەڵە لەسەر لەگەڵ ئەم بابەتە دەکرێت و هاوکات تاکەی چاوەڕوان دەکرێت چارەنووسی ونبوان یەکلای بکرێتەوە. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ڕێبوار محەممەد ساڵح مامۆستای زانکۆ پسپۆڕی یاسا ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵمان دەبێت. کاک محەممەد سپاس بۆ کاک ڕێبوار سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەپرسم سەرەتا ئەگەر پێناسەیەکی ونبوو بکەین بە کێ دەوترێت کەسی ونبوو یاخود ونبووان کێن؟ بەڵێ باینتان باش بێگومان وەکو جەنابەت ئاماژەت پێدا لەو کێشێکیە بەهۆی ئەو تاوانانە و ئەو کارەساتانەی بەسەر گەلی کوردە هاتووە لە تاوانەکانی جینۆساید و پاشان شەڕی داعش و هەموو ئەو کارەساتانەی تر کۆمەڵێک کەس حاڵەتی ونبوونیان بەسەردا هاتوو لە یازالیش هەر بە ونبوودان بێن. سەبارەت بە وەڵامی پرسیارەکە ونبوو کێ لە یاسادا هاتووە. هەمان بابەتی ونبوو لە یاسای شارستانی عێراقی لە یاسای ڕێعای قاسرین لە قانونی ئەحوالی شەخسی قانونی ڕێعای ئەحداث کۆمەڵە قوانینی تری عێراقی و کە نافزن لە هەرێمی کوردستانیشدا تەنزیم کراوە و باس کراوە. بە شێوەیەک باسی ونبوو کراوە بریتێ لەو کەسەی کە ون دەبێت دیار نامێنێ و کەسوکارەکەی یاخولانە پەیوەنددارەکان نازانن ئاخۆ لە ژیاندا ماوە یاخود مردووە واتە مەسیری ئەو کەسە نادیارە لەوەی کە لە ژیانە یاخود مردووە. ئەمە بە ونبوو دانرێ بە مستەڵەح قانونەکەی پێوترێ ئەلمەفقود واتە کەسی ونبوو. کەسێکی ترمان هەیە هاوکات هەر دیار نییە بەڵام پێی ناوترێ مەفقود پێوترێ غائب. ئەمە ئەو کەسەیە کە ون بووە ینی دیار نییە بەڵام دەزانی لە ژیاندایە واتە کەسوکارەکەی یاخولانە پەیوەنددارەکان دەزان هێشتا لە ژیاندایە. بۆ نمونە هەندێک جار مەسەلەن پێشمەرگا بەدیل کەوت دەستی داعش بە شێوەیەکی ئەلەنی ئەلانیان کردو کە هێشتا لە ژیاندایە و داوای دیل بەدیل یاخود داوای پارەیان کردووە ئەو بە کەسێکی غائب دائەنرێ نەک مەفقود. واتە مەفقود کەسێکە کە مەسیری نادیارەوە نازانین ئاخۆ لە ژیاندا یاخود مردووە ئیتر بەهۆی هەر جۆرە کارەسات و هەر جۆرە تاوانێکەوە بوو بێت. باشە کاک ڕێبوار لە یاساکانی عێراق و هەرێمی کوردستاندا چۆن مامەڵە لەگەڵ ئەم ونبوانەدا دەکرێت؟ بەڵێ طبعاً پرسیارێکی زۆر جوانە. هاکێ بێ چاوەڕێ بکەین کە ئەم کەسە هەر ونبوو بێت. بەم کەسە ڕەنگە ئەموالی هەبێ پێویستی بە ئیدارەی ئەموالەکانی هەبێ و ڕەنگە مناڵی هەبێت زەواجی کردبێ ئەنی کەسوکارەکەی تاکەی چاوەڕێ بکەن. ئەوەی کە لە قانونەکان هاتووە بە شێوەیەکی گشتی باسی ونبوو دەکا ئەڵێ ئەگەر هاتوو ئەو کەسە لە دۆخێکی نائاسایی و ئستثنائیە ونبوو دۆخێک کە تایە ئەگەری مردنی زیاتر بێ دەبێت بۆ ماوەی 2 ساڵ چاوەڕێ بکەن چاوەڕێ هاتنەوەی بکەن احتیمال لەم 2 ساڵا بگەڕێتەوە. واگەر لە دۆخێکی ئاساییدا ونبوو بێ بۆ دۆخی شەڕ نەبوو بێ دۆخی جەنگ و جینۆساید نەبوو بێ ئەوە ئەبێت تا ماوەی 4 ساڵ چاوەڕێ بکەن. دوای ئەم 2 ساڵە یان دوای ئەم 4 ساڵە ئەو کات لەسەر داوای کەسە نزیکەکانی دەتوانن داوای ئەوە بکەن کە ئەم کەسە بمردێن دێ بە حکومێکی قەزایی واتە حکمی وەفاتی دەربچێ پێ دەوترێ مەوتی حکومی واتە وەفاتی حکمی لایەن دادگاوە دوای ئەوەی کە لایەنە پەیوەنددارەکان و کەسوکاری هەموو ڕێکاریەگرنە بەر بۆ ئەم کەسە بۆی بیدۆزنەوە مەسیری بدۆزنەوە و مەسیری دیار نیە تا تێپەڕبوونی ئەو 2 ساڵیان ئەو 4 ساڵە بە گوێرە ئەو جیاوازیە ئەو کە لایەن دادگاوە کە دادگای واری کەسیە یان دادگای بدائەیە یاخود دادگای موادی شخصی بە گوێرەی جیاوازی کەسەکان ئەو کات حکم دەرەچێت بە مردنی ئەم کەسە و ئاسارەکانی مردنی حەقیقی لەسەر ئەم حکومە دەرەچێت واتە مەوتی حکمی مردنی حکمی کە بڕیاری دادگایە وەکو وایە و کەسە مردبێ بە حەقیقی وتر چاوەڕێی هاتنەوە یاخود چاوەڕێی مەسیری ئەم کەسە ناکرێت. بەڵام بەنسبەت ونبوو لە تاوانەکانی جینۆساید بە تایبەتی لە یاسای ژمارە 3 ساڵی 99 هەرێمی کوردستاندا باس کراوە لە مادەی 1 بە 5 بەرگە باسی ئەوەی کردو. تەمان ئێمە ئەو کارەساتانەی بەسەر گەلی کوردە هاتوو لەو یاسایە ڕیزبەندی کردووە مەسەلەن ئەنفالی کوردە فەیلیەکان ئەنفالی بەرزانیەکان و
کیمەبارانی هەڵەبجە و ئەنفال وە گشتی تاوان شاڵاوەکانی ئەنفال پاشان کۆڕەوەکەی ساڵی 91 ئەکرێت لە هەر یەکێک لەم دۆخانەدا کەسێک ون بوو بێ لەو یاسایەدا لە مادەی یەکە بە 5 بڕگەباسی کردووە کە بەروارێکی دیاری کردووە کە تەبان ئەو کەسانی ون دەبن دەبێ بەروارێک دابنرێ بۆ بەروار ئیعلانکردنی ونبوونیان لەم یاسایەدا دەڵێ بەنسبەت کیمەبارانی هەڵەبجەوە دەڵێت لە 16 سی ساڵی هێشتا هەشت بەروار ئیعلانکردنی ونبوانی هەڵەبجەیە و دەبێت ماوەی 4 ساڵ چاوەڕێی هاتنەوەیان بکەین بەنسبەت ئەوانی ترەوە مەسەن بەنسبەت شاڵاوەکانی ئەنفالەوە تاوەکو سیوێکی 12 هێشتا هەشت ئەو بەروارە دەبێتە بەرواری ئەلانکردنی ونبوونی ئەوانەی کە بەهۆی شاڵاوەکانی ئەنفالە ونبوون دوای ئەو ماوەی 4 ساڵ دەبێت چاوەڕێ بکەین دوای ئەو مدەی 4 ساڵەکە کە سیوێکی 12 یان 16 کە بەنسبەت هەڵەبجەوە هەر کەسێک لە خزمەکانی تاوەکو دەرەجەی 4 خزمایەتی دەتوانن داوای مردنی ئەم کەسانە بکەن لە دادگاوە حکمی مردنی ئەم کەسانە دەربچێ و ئاسارەکانی مردنی حەقیقی لەسەر دروستە بێت ئەوەی ڕاستی پرسیارێکی جدی دروستە بێت لێرە ئایا دوای دەرچوونی حکمی محکەمە بە مردنی ئەم کەسانە ئەگەری ئەوە هەیە ئەم کەسانە بگەڕێنەوە بێگومان وەڵامەکە بە بەڵەیە نمونەش باشە کەواتە کاکرێ بوار لەو حاڵەتەدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەدا دەکرێت ئەلبەتە و پرسیاری منیش بوو کاتێک کە کەسێک دوای 4 ساڵ یاخود دوای ئەو مودە یاسایی بۆی دانراوە دەرنەکەوت پاش چەند ساڵێکی دیکە دووبارە گەڕایەوە لەمڕۆ چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەسانەدا دەکرێت بەڵێ تەبیعی ئەو کەسە کە گەڕایەوە دوای دەرچوونی حکمی محکەمە بە مردنی ئەم کەسە ئەگەرەکە سێ حاڵەتە یان ئەوەیە کەسەکە هەر بە ونبوو دەمێنێتەوە ئەو کاتە بڕیاری محکەمە کە بە مردنی ئەو کەسە دەچوو جێبەجێەکرێت یان ئەوەی ئەم کەسە ڕوفاتەکەی تەرمەکەی ئەدۆزرێتەوە ینی ئاسارێک لە تەرمەکەی دۆزرێتەوە ئەو کات دەبێتە مردنی حەقیقی یان ئەوەی ئەم کەسە بە زیندویەتی ئەگەڕێتەوە ئەو چەندی نمونەیش کە هەبووە لە ماوەکانی ڕابردووە ئەو کوڕێکە لە هەڵەبجە یاخود ئێستش هەندێک لە ونبووان لە ناو خاکی ئێرانە وجودیان هەیە لە ناو خێزانەکانی ئێرانە بە بڕیاری محکەمەی ئێرانی زەم و تەبەنی کراون لەم چەند ڕۆژی ڕابردووە کەسێک پەیوەندی کرد بۆی کە منداڵێکە ئێستا پیانوتۆ کە تۆ لە کۆڕەوەکەی ساڵ 91 کەوتوتە ماڵ ئێمە لە ڕێگەی محکەمەوە دراوی بە ئێمە بەڵام تۆ ئێرانی نیت مناڵی ئێمە نیت تۆ کە سوکاری تۆ لە کورسانن و تا ئێستا لایەنە پەیوەنددارەکان وەزاری شەیدان بە دوام کەیسانە ڕۆشتون مەبەستمەوەیە ئەم حاڵەتانە هەن ئەم کەسە کە دەگەڕێتەوە ئەگەر منداڵێکە ون بووە ئێستا گەورەیە دەگەڕێتەوە دەیەوێت کە سوکارەکەی بدۆزێتەوە خێزانەکەی بدۆزێتەوە ئێمە چۆن بزانین ئەم منداڵە لە کێیە لە کام خێزانە لە کام بنەماڵەیە دەبان یاساکانی عێراق و هەرێمی کوردستان لەم بوارەدا کەم و کورتی زۆری تێدایە و فەراغی گەورەی یاساییمانەیە دەبێت لەم حاڵەتە ئێمە پشت بە پشکنینی DNA بەستین پشکنی DNA لە ڕووی زانستی پزیشکیەوە باس کراوە وەڕ ئێمە نییە و شارەزایمان لێی نییە قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەیە ئایا ئەوەی کە هەیە بە شێوەی گشتی پشکنینێکی تر نییە جگە لە DNA بۆ ئیسپاتکردنی نەسەبی ئەم کەسانە بۆ سوکارەکەیان بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجە لە قانونی عێراقی و هەرێمی کوردستانە پشکنی DNA گرنگی پێ نەدراوە و احتیمامێکی زۆری پێ هەر تەنزیم نەکراوە ئەسڵەن بە دەقەکی تایبەت لە کاتێکا ضرورە ئەم بابەت تەنزیم کرێ و دەبوو هەر لە ساڵی 99 پەرلەمانی کوردستان بری لە تەنزیم ئەم مەسائلە بکاتەوە کاتێک کە تەسەور دەکات کەسانێک ون بوو بن بەهۆی ئەم کارە ساتانەوە دەبوو هەر لەو یاسایەدا بابەتی DNA و بابەتی ئیسپاتی نەسەبی ئەم کەسانە بە یاسا ڕێک بخا لە سایی نەبوونی یاسایەکدا بۆ ڕێخستنی ئەم بابەتە مووقفی قەزا بڕیارە دادوەریەکان بڕیاری دادوەری جیاوازمان هەیە بڕیاری دادوەری متەناقزمان هەیە واتە قەزا کاتێک کە دەقێک نەبوو تەمان ئەم بابەتە بە پێی یاسای باری کەسەتی ڕێک دەخرێت لە یاسای باری کەسەتیە لە مادەیە کە هاتوو ئەڵێ ئەگەر دەقێک نەبوو لە میاسایە بابەتێکی پەیوەندیدار بە میاسایە ڕێک بخا ئەو کات ناڵێ ئەگەڕێنەوە بۆ پێشکەوتنە زانستیەکان دەڵێ ئەگەڕێنەوە بۆ ئەحکامەکانی شەریعی ئیسلامی فقی ئیسلامی با بڵێن لەسەر ئەساسە محکەمەی ئەحوالی شەخسی بڵێ باشە ببوورە کاگرە بوار ئەم پرسیارە دەکەم لە بەروی بۆ زۆرێک لە کەیسەکان یاخود بۆ ونبووەکان تا ئێستش بەم شێوەیە ماوەتەوە کاتێک ئەگەر منداڵێک لە ڕێگەی پشکنینی DNA-ەوە کە سوکاری خێزانی خۆی یاخود نەسەبی نەدۆزیەوە ئەو کاتە لە یاسایە مامەڵی چۆن لەگەڵ دەکرێت ئایا هەر بەپێی با بڵێن ڕێکارە ئیسلامیەکان مامەڵی لەگەڵ دەکرێت یاخود لە ڕووی یاساییشەوە بەدیل هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم مناڵانەیە طبعا ئەم کەسە ئەسڵ ئەوەیە دەبێ
وەکوتم ئەو فراغ یاسایە پڕ کرێتەوە و بابەتی DNA حجەیەکی قانونی پێ بدرێ بۆ ئەم کەسە کاتی تەسەور دەکا مناڵی کام عایلە و کام خێزانە یا کاتێک خێزانێک ادعایەوەکەن کە ئەم کەسە مناڵی ئەوانە ئەو کات لە ڕێگەی پشکنی DNA ئەم بابەتەیەک لایە بکرێتەوە بەڵام وەکوتم لە یاسادا نهاتەوە بڕیاردادۆریەکانیش وەکو پێویست پشتیان بە DNA نەبەستەوە چی محکەمەی تەمیزی هەرێم چی محکەمەی تەمیزی اتحادی تەنانەت محکەمەی تەمیزی اتحادی لە ساڵی 2022 بڕیارێکی هەیە لەسەر بابەتە ئەڵێ بابەتی DNA تەنها وەکو قەرینەیەکی قەزایی پشتی پێ دەبەسرێ هیچ بە دەلیلی ئیسپات دانانرێ کاتێک کە نەمانتوانی ئەم منداڵە ئیسپاتی نەسەبی بکەین بۆ عایلەیەک ئەم کەسە ناچار بە مەجهول نەسەب ئەژمار دەکەی واتە کەسێکە کە نەسەبی دیار نییە ئەم کەسە کە نەسەبی دیار نیە لە هەمان کاتە مافی خۆیەتی کە هەوێ هەبێ و پێناسی هەبێ بۆ کەسێکی عێراقی و کووردا بنرێ یاساکان لە قانونی بتاقەی وەتەنی و قانونی ئەحوالی مەدەنی و قانون ڕعایە ئەحداث باسی ئەم بابەتە کراوە دەڵێت دەبێ لە ڕێگەی محکەمەی ئەحداثەوە گە کەسەکە منداڵ بخوا 18 ساڵ بوو یاخود لە ڕێگەی محکەمەی ئەحوالی شەخسی وەگە سەروی 18 ساڵ بوو ئەو کات ئیسمێکی وەهمی بۆ دیارەکی ناوی سیانی پێدرێ و خێزانێکی بۆ دروست ئەکرێ پاشان خێزانەکە لە نەفسی بڕیارە بە مردوو ئەژمار دەکرێت کۆم کەسە ئەمە بە وەهمی دانراوە لە هەمان کاتە ئەم ناوەی نەدرێ بۆ لایەنە پەیوەنددارەکان وەکو دائیرەی ئەحوالی مەدەنی بۆی بزان مطابقی ناوێکی تر نییە کە ناوێکی حەقیقی لەم شێوە هەبێ پاشان لە ڕێگەی محکەمەی لە ڕێگەی دائیرەی ئەحوالی مەدەنیەوە پشتبەست بە بڕیاری دادگا پێناسی پێ ئەدرێ و ناوێکی بۆ دانراوە و نابێ ئەوەی کە گرنگە نابێ هیچ ئەدیلەیەک یان ئاماژەیەکە بێ بۆی کە ئەم کەسە نەسەبی نادیار بوواتە دەبێ لە نەزەری خەڵکەوە لە نەزەری گشتیەوە ئەم کەسە وەکو کەسێکی ئەوە دابنرێت کە نەسەبی معلوم بوو و وەکو هەر کەسێکی تر مامەڵی لەگەڵ بکرێت. بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ ڕێبوار محەممەد ساڵح مامۆستای زانکۆ کە بەڕێزیان پسپۆڕی یاساین سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.